یەگانە گەوهەری فکر تاقانە بیرمەندەکەی کورد پەروانە سوتاوەکەی دەوری شەمعی کورد و زمان و فکری کوردی پیاوە هەڵکەوتوەکەی 100 ساڵی ڕابردوو و داهاتووی کورد مەسعود محەممەدی مەرحوم ناوەڕۆکی دوو ئەڵلقەی بەرنامەی خەڵوە دەبێ هەوڵەدەین لە قەڵای بێبن و فراوان و بەرز و گەورەی مەسعود محەممەد چەند پریسکەیەک یا چەند بەشێکی کەم باز بکەین بزانین ئەو پیاوە گەورەی کە هەر لە سەردەمی خۆیان پێش سەردەمی خۆی کەوتووە و تا ئێستش فکرەکەی هێندە زیند و کاریگەرە هیچ کەسێ شانی نەداوەتەش باڵای فکر و دووربینی و پێشبینی مەسعود محەممەد ئەمانەوێ مەسعود محەممەدێک کە تا ئێستەش لە نێو میلەتەکەی خۆیدا هێشتا گومنا و نەناسراوە دەلاقەیەک بەڕووی فکرە جوان و خاوێنەکەیدا بکەینەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یادگار لەطیف شارەزووری مامۆستای زانکۆ و لە هەمان کاتدا نووسەری کتێبێک لەسەر فکری مەسعود محەممەد باز لە فکری بیریاری گەورەی کورد مەرحوم جەنابی مامۆستا مەسعود محەممەد دەکەین دکتۆریان زۆر سپاس دەکەم دەرفەتەی کە بە ئێمە بەخشی منیش خۆشحاڵ بووم جەنابتان لە ماوەی ڕابردوودا کتێبێکتان لەسەر فکری مەسعود محەممەد نووسی من سەرەتا پێم خۆشە هەر بیرۆکەی کتێبەکە لە چیەوە سەرچاوەی گرت لە ناو میلەتێکا کە وەکو گۆران ئەڵێ قەدری سنعەتکارەکانی خۆی ناگرێ چۆن بوو جەنابتان بیرمەندێکی گەورەتان بەسەر کردەوە بیرۆکەی کتێبەکە چی بوو و پاشتر ئەپرسین ناوەڕۆکەکەی چییە و بۆچی بە عەرەبیش نووسیوتە بە ناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵی پەیام هۆکاری نووسینیان بیرۆکەی نووسینی ئەو پەرتووکە بۆ بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد بە تایبەتی بۆ هەزر و بیرکردنەوە و تێڕوانین و دنیابینی بۆ سەردەمی هەرزەکاری و لاوێتی مەگەڕێتەوە بەڕاستی من کە قوتابی قۆناغەکانی ئامادەیی بووم خوێنەرێکی باشی مامۆستا مەسعود محەممەد بووم ئەو شتانەی کە لە ڕۆژنامەکانە بڵاوی کردبوویەوە و ئەو کتێبانی کە لە بەردەستا بوون هەرچەند بۆ من لەو کاتەیە عەرەبیەکەی زەحمەت و زەخت و گران بوو بەڵام تامەزرۆ بووم سوودم لێبینی ئەقلی فراوانە کردم هزری ئەکردمەوە خوێنەرێکی تامەزرۆی ئەو بووم لەو کاتەوە یعنی هەوڵم ئەدا ئەوەی ئەو ئەینووسێت من چنگی بخەم و بیخوێنمەوە و بە تایبەتی تریش کە بیرەوەریەکانی نووسیەوە لە چوارچێوەی گەشتی ژیانمدا و زۆر لایەنی وردەکاری ژیانی کەسایەتی و کۆمەڵایەتی و هزری خۆی باس کرد ئەوەی تر زیاتر من لەگەڵ بیر و بیرکردنەوە و هەستی مامۆستا مەسعود محەممەددا تێکەڵ بووم و کە قۆناغی خوێندنی زانکۆیشم دەستی پێ کرد من ئەو کاتە ئیتر توانیم عەرەبیەکەم باشتر بێت و فراوانتر کاری لەسەر بکەم قوڵتر چوومە ناو بەرهەموو فکرەکانیەوە ئەوە سەرەتا یان سەرەداوی پەیوەندی من لەگەڵ بەرهەم و لەگەڵ هزر و تێڕوانینەکانی مامۆستا مەسعود محەممەد بۆ ئەو سەردەمانە دەگەڕێتەوە ئیتر لەگەڵ خوێندنەوەیە و خوێندنەوەی جیاوازە و خوێندنەوەی نووسەر و بیرمەندە جیهانیەکانە من وەکو حاڵەتێکی بەراوردکاری ناوەکی خۆم زیاتر مەزنی بیری ئەم بیرمەندە گەورەم بەلاوە دەرکەوت کە تۆ بیری بیرمەندە جیهانیەکانە خوێنیتەوە و دەبینی کە لە گۆڕەپانی جیهانیە چەند شوێندەستیان دیارە و لە لای میلەت و دەوڵەتەکانی خۆیان چەند گرنگیان پێدەدرێت تەماشاش دەکەیت بیرمەندێکی ئاوا گەورەمان هەیە لەو ئاستەیە بەرهەمەکانی بەو قوڵاییەیە و بەو هەمەڕەنگیەیە لە بەرامبەر ئەوە تا دەبینیت وەکو پێویست گرنگی پێنەدراوە چی لە لای چینە ڕۆشنبیری خوێنەوارەکە و یاخود لە لای دام و دەستگا ڕۆشنبیریەکانی دەوڵەت ئەوە زیاتر وای لێ کردم کە بیر بکەمەوە بە پرۆژەیەکی گەورەتر و جدیتر ئیشی لەسەر بکەم من بۆ ماوەی دوو خول سەرۆکی بەشی زمانی عەرەبی بووم لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی زمان
لەوێ من بیرم کردەوە کە گوڕوتینێکی زیاتر بە بەشەکەمان بدەین و بە قوتابیەکانمان بدەین بیرۆکەی وەرزی ڕۆشنبیریم هێنایە ئاراوە و بەرزم کردەوە و چەسپاندمان و کردمانە ئەمری واقع و ساڵانە وەرزی ڕۆشنبیریمانە کرد هەر ساڵی تەوەرێکمان دیارە کرد هەر بۆ گەورەی پێشەوەی ئەو کتێبە بێتە ئاراوە بیرۆکەی ئەو کتێبە بێتە ئاراوە بۆ گەورەی مامۆستا مەسعود محەممەد و بۆ گرنگی فکری مامۆستا مەسعود محەممەد بۆ ئێستا و داهاتوشمان تەوەری یەکێک لە وەرزەکانی ڕۆشنبیری ساڵێک لە ساڵەکانم بەناوی مامۆستا مەسعود محەممەد و هزری مامۆستا مەسعود محەممەدەوە دانا و چەند چالاکیەکیشمان تەرخان کرد بۆ ئەو بوارە و چەند مامۆستایەکیش بەشداری کرد و تەنانەت مامۆستامان هەبوو کە یەکێک بوو لە خوێنەرە شەیداکانی هزری مامۆستا مەسعود محەممەد و لە سەرسامی و خۆشەویستیا بووی کە شعری بۆ نووسی بوو بەرهەمی بۆ نووسی بوو بەشداریان کرد و کار و چالاکیەکەمان ئەنجامدا ئێمە لەو کاتەیە لەوانەیە نەمانتوانی بێ وەکو پێویست ڕاگەاندن کۆکەینەوە و وەکو ڕووداوێکی ڕۆشنبیری گەورە ئەوە پەخش بکەین بەڵام دواتر هەل هاتە ئاراوە توانیم ئەو کتێبە بنووسم و بۆچیش بە زمانی عەرەبی نووسیمەوە ئەتوانی زیاتر ڕوونی بکەینەوە زۆر باش هەر لەبەرەوەی کە خۆت سەرۆکی بەشی ئادابی زانکۆی سەلاحەدین بووین زانی کۆلێژی زمانی عەرەبی هۆکارەکەی ئەوە بۆیان پەیوەندی بە فکرەکەی مەسعود محەممەدەوەی کە ئەو زۆربەی وەکو ئەڵێ لە بواری یان مەیدانی عەرەبی نووسیا زیاتر توانوێتی ئەسپی خۆی تاو بدە چەند هۆکارێکە هۆکارێکیانەوەی کە جەنابەت ئێستا باسی کرد هۆکاری دووەمیان بەڕاستی من خۆم بم یاخود نووسەرێکی تر بێ ئەو کتێبە هەر وەرەگەڕینە سەر زمانی کوردی بۆ خوێنەری کورد بەڵام من پێم خۆش بوو لە گۆڕەپانی فکر و سەقافەتی عەرەبیا زیاتر مامۆستا مەسعود محەممەد بناسیێنم من خۆم کێشەم نییە لەگەڵ نووسینی کوردیان نووسین بە کوردی نووسین بە عەرەبی بە هەردوو زمانەکە کتێبە نووسم و بەرهەمە نووسم و لە بواری پسپۆری خۆمە کە پسپۆری با بڵێن ڕەخنەی ئەدەبی و فکر و فەلسەفەی هاوچەرخە کتێبێکی باشم هەیە لە گۆڕەپانە عەرەبیەکە و تا ڕادەیەکیش ناسراوم حەزم کرد لەو بوارەوە کە کەسایەتێکی ڕۆشنبیری و بیرمەندێکی گەورەی نەتەوەکەمان بناسیێنم و هۆکاری ئەوەش بوو کە هەرچەند من حەزمە کرد لە کوردستان زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان بە تایبەتی ئەو زانکۆیی کە لە شارەکەی مامۆستا مەسعود محەممەدایە بەکاری چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبەکە هەستایە بەڵام کە زانیمی شەکە ناگونجێت ناردمە دەرەوەی عێراق لە وڵاتی ئوردون لە دارولئیبتیکار لەوێ لەگەڵ کتێبێکی ترمە هەر بە عەرەبی نووسی بووم لەسەر کایەک و بوارێکی تر زۆر بە خۆشحاڵیەوە فکرەکان وەرگرت و بڵاویان کردەوە طبعا لەسەر ئەرک و لەسەر هەموو شتێکی خۆشیان ئەوە هۆکاری دووەمیان بوو کە حەزم کرد وەکو کەسایەتیەک وەکو بیرمەندێک مەسعود محەممەد وەکو فەیلسوفێک هاوچەرخ کە هیچی کەمتر نییە لە فەیلسوفە هاوچەرخە جیهانیەکان بە خوێنەری عەرەبیشی بناسیێنم هۆکاری سێمیان بەڕاستی خۆی ئەو کتێبە توێژینەوەیەک بوو لە زانکۆی کۆیە لە ساڵێک لە ساڵەکان 2000 سەنات و یادم دقیقی کۆنفرانسێک ساز کرا 16 بوو یان 17 بوو 2016 یان 17 بوو بدقیقی کۆتایی 16 و سەرەتای 17 بوو بزانم مانگی 4 بوو کۆنفرانسێک ساز کرا بۆ مامۆستا مەسعود محەممەد لەوێ داوایان لێ کردین لە زانکۆی کۆیەوە لە هەڵسوڕێنەران و بەرپرسانی کۆنفراز وتیان توێژینەوەی کوردیمان هەیە بەڵام لەبەرەوەی بەرهەمەکانی مامۆستا محەممەد بە عەرەبیە ئەوانەی کە توێژینەوەکانیان پێشکەش کردووە زیاتر بە کوردی حەزەکەین خۆت و ئەوەی خۆت لێ ڕائبینیت پێیان بڵیت بە عەرەبی لەسەر بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد توێژینەوە بنووسن من مامۆستایەکی ترمان هەیە لە بەشمان ناوی دکتۆر تاهیرە دکتۆر تاهیر مستەفا مامۆستایەکی بەڕێز و بەتوانایە یەکێکە لە خوێنەرە باشەکانی مامۆستا محەممەد و عەرەبیزان و بەتوانایە لە ڕووی فکر و هزرەوە بەویشم وت ئەویش توێژینەوەیکی ئامادە کرد من لەو کاتەیە زۆر سەرقاڵیش بووم هەم بە ئیشی سەرۆکایەتی بەشت هەم ئەندامی لیژنەی جایزەیەکی نێودەوڵەتی عەرەبی بووم هەڵسەنگێنەر بووم و ئەرکێکی زۆرم لەسەر بوو بەڵام شەوەکان لە 12 شەوە تا بەیانیم تەرخانە کرد بۆ دووبارە خوێندنەوەی بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد چونکە پێشتر خوێندە بوومەوە گەیشتمە ئەو ئەنجامەی کە کارکردن لەسەر بواری هۆشیاری و هزر لای مامۆستا مەسعود محەممەد دڵبژێرم بۆیە توێژینەوەکەم بەو نانیشانە هەڵبژارد نەقد العەقل الراکد
قراءة في مشروع مسعود محمد الفكري بۆچی ئەو ناونیشانیشم هەڵبژارد تەماشام کرد لە هێڵی کاری مامۆستا مەسعود محەممەدا هاو شێوەیەکی زۆر هاوچوونێکی زۆر هەیە لەگەڵ هێڵی کارکردنی فەیلسوفی ناوداری جیهانی ئەڵمانی ئەمانوئێل کانتە. کانت کتێبێکی بە ناوی ڕخنەی عەقلی پەتی نەقد عەقل المەحض. ئەوە لە هەزری منە یەکسەر کە بەرهەمەکانم دووبارە خوێندەوە و پێشتریش بەرهەمەکانی کانت بە تایبەتی ڕخنەی عەقلی پەتیم بە عەرەبی خوێندبوویەوە ئەو لێک نزیبوونێم لە کارەکە بینی و بۆیە لە پێشەکەی کتێبەکە ئاماژەم بە چەند شتێک کردوویەکێ لەو ئاماژانە کە ناونیشانی کتێبەکەم لە کتێبەکەی کانتەوە هەڵگواستووە وەرگرتووە لەبەر بوونی هاوشێوەیەک لێکچوونێکی زۆر لە نێوانی شێوازی بیرکردنەوە و شێوازی کاری مامۆستا مەسعود محەممەد و ئەو فەیلسوفە مەزنێ جیهانی کە ناوی کانتە کە کانت لە هەمان شێوە لە هەمان ژینگەی مەسعود محەممەدا تاڕادەیەک ژیاوە ئەڵمانیایەکی دابەشبوو بەسەر چەند ئەمارەتێکە بەسەر چەند میرنشینێکە ئەڵمانایەکی یەگرتو نەبوو هەتاوەکو تقریبەن نیوەی سەدەی 19 کانت یەکێکە لە هۆکارەکانی کە تەمەن لەگەڵ چەند بیرمەندێکی ترا کە ڕۆڵیان بینی لەوەی فکری ئەڵمانەی یەگرتوو بێتە ئاراوە و ئەڵمانیا بکەوێتە سەر خۆی بکەوێتە سەرپی خۆی و ئەو ئەڵمانیا بەهێزەی لێ دەرچەکە ئێستا لە ڕووی سەربازیەوە لە جەنگی جیهانیە شکستێنا بەڵام ئێستاش بە بەردەوامی لە ڕووی ئابووریەوە توانیوێتی یەکێک بێت لە دەوڵەتە پێشەنگەکانی جیهان. زۆر باشە دکتۆر بە بڕۆینە سەر فکری مەسعود محەممەد بەگشتی فکری مەسعود محەممەد چییە؟ باسی چییەکە؟ دەیەوێت چ پەیامێ بگەێنێ و ناوەڕۆکی فکرەکەی مەسعود محەممەد چییە و کامەیە؟ من پێم خۆشە لەگەڵ ڕوونکردنەوەی ئەو پرسیاری جەنابتا ئاماژەش بە هەندێک کاری تر بکەم. ئەگەر بمانەوێت فکری مەسعود محەممەد کورت و بخوت بکەینەوە کە شتێکی ئاسان نییە ئەتوانین لە کارکردن لەسەر چەمکی هۆشیاریە کورتیکەینەوە. مەسعود محەممەد هەموو کارەکانی تەنانەت لە کتێبە ئەدەبی و کتێبە زمانەوانەکانیشە تەنانەت تۆ بڕۆ لیسانت کوردیش خوێنەرەوە ئەیەوێت خوێنەرێکی هوشیار بێت دش بە دۆگمابوون واتە دش بە چەقبەستویی بێت تەنانەت خۆی چەندین جار وشەی دۆگما بەکاردێنێتەوە لە بەرهەمەکانیە. ئەوە سەرەکی ترین تەوەری کاری مامۆستا مەسعود محەممەدە کە ویستویەتی مرۆڤ چەقبەستوو نەبێ تەنانەت لەگەڵ خودی خۆشی ئەوە دووبارە کردوێتەوە چەندین جار لە چەندین شوێنە ئاماژەی بەوە کردووە کە ئامادەیە ئەو فکر و بیر و بۆچون و عەقیدەی چەند ساڵە دیفاعی لەسەرەکە ئەگەر هات و بە بەڵگەوە بۆی ڕوون بێتەوە کە هەڵەیە چۆن ئاوێکە خۆمەوە قومێک ئاوە دەخۆمەوە بە ئاسانی ئاواش بە ئاسانی دەستبەرداری ئەو بیر و بۆچوونەم بووم کە چەندین ساڵ کارم لەسەر کردووە. ئەو ئەیبینی کۆمەلگای کوردەواری بەدەست چەقبەستویی و لایەنگیری کوێرانەوە دەناڵێنێ لایەنگیری کوێرانە بۆ کەسەکان لایەنگیری کوێرانە بۆ حیزبەکان لایەنگیری کوێرانە بۆ ئایدۆلۆژیایەکی دیاریکرا و بۆ تەریقەیەکی دیاریکرا و لە تەریقە دینیەکان لەبەر ئەوە کاری لەسەر ئەوە دەکرد کە مرۆڤێکی کراوە بێت و لایەنگریەکەی لەسەر بنەمایەکی بەرچاوڕوونی تەواو بێت لەسەر بنەمایەکی فکری و بەرچاوڕوونیەکی تەواو بێ و لایەن نەداریەکەیشی هەوانەداریەکەیشی بە هەمان شێوە لەسەر بنەمایەکی فکری و بەرچاوڕوونیکی تەواو بێت. زۆر دروستە. بۆچی هەمیشە دەگوترێ مەسعود محەممەد پێش سەردەمەکەی خۆی کەوتووە ینی ئەوە تا ئێستا بەلانی کۆم 20 ساڵ بەسەر کۆچی دوای ئەوە تێپەڕ بووە بەڵام کاتێکە نووسینی پەنجاکانی شیە خوێنیتەوە هی شەستەکانی شیە خوێنیتەوە هی هەفتاکانی شیە خوێنیتەوە هێشتا تازەیی و نەگۆڕی و وەکۆڵێ بەسەرچوون بەسەر فکری مەسعود محەممەدا نابینرێ. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو هۆشیارەیە کە کاری لەسەر کردووە ئەو زیندووبوونەوەیە تۆ ئاوێک کە لەبەری دەڕوات لەم گوند بۆ ئەو گوند لەم شار بۆ ئەو شار ئاوێکی پاکە و ئاوێکی خاوێنە هەمان ئاو لە شوێنێکا مەنگ بێتەوە بوەستێت ئاوێکی مردووە کە فکرێک بوو لەبەری ڕۆشت خۆی نوێ کردەوە بۆ هەموو سەردەمێکە گونجێت. ئەوە هۆکارێکی سەرەکیەکە مامۆستا مەسعود محەممەد خاوەن فکرێکی زیندوو بەڵام هەموو هاو سەردەمەکانی خۆی و تەنانەت ئەوانەی ئێستش کە ئەنووسن دەیانەوێت نووسینەکەیان نەمر بێ بەڵام ئەو لە گەشتی ژیانمە ئاماژە بە شتێک دەکات دەڵێ من
لە دەرونی خۆما قسەکان تا وانی وەکو تا ڕادێ وەکو کوورەی خشت بڕین ئەیشو بێنێ تا تەواو پێ نەگەشت بێ قسەیەکی نەخستۆتە نێو زارانەوە نەیخستۆتە نێو دیوارەوە. مەبەستمەوەیە نووسەرەکانی تر هاوسەردەمەکانی تر هاوڕێکانی خۆی ئەوانیش بەو ئومێدەوە نووسیویانە کە شتەکەیان بۆ 100 ساڵی تریش بمێنێتەوە، بەڵام سیرەکەی ئەوان تیا چوون و ئەوەی کەماوەتەوە تەنافکری مەسعود محەممەدە. زاراوەی یان پێدانی نازناوی نووسەر یان ڕۆشنبیر یان بیرمەند بە بوونی وشەی دارێک لە پاڵ ناوەکەیان نابێ بنووسێت دکتۆر فلان پرۆفیسۆر فلان یاخود خۆی ناوی خۆی بنێ نووسەر یاخود دەستگایەکی زەبەلاحی دەوڵەت یان لایەنێک لە پشتیەوە بێ و فویتێکا و گەورەیکە ئەو بۆ سەردەمێکە کە جەنابوتت بۆیە ئەوانە ئەپوکێنەوە لەبەرەوەی لە ڕاستیە ڕۆشنبیری ڕاستەقینە نەبوون، ڕۆشنبیری با بڵین تا ڕادەیەکی زۆر خۆبردنە پێش بوون، ویستویانە لەسەر ئێسک و پرووسی کەسانێکی تر زیاتر خۆیان بەرنە پێشەوە و زیندووبوونی فکر و بەرەو پێشچوون وەمانەوە و خزمەتکردن دروشم نییە، ئەبێ ڕنگدانەوەی هەبێت کەسەکە لەگەڵ توا بێتەوە لەگەڵ یا سوتا بێت بوو بێتە بەشێک لە ژیانی ئەو کاتە کارەکە ئەبێت. یعنی چەندێک فکری قوڵ بێت ئەگەر دڵسۆزی و نەبێت بۆ فکرەکە بۆ گەل و نیشتیمانەکە ئامادە نەبی قوربانی لەسەر بدەیت تۆ ناتوانانی پشتە پێش. کەسانێکە بووە هاو تەمەنی مامۆستا محەممەد یان مامۆستا مەسعود محەممەد یان هاو کاتی مامۆستا مەسعود محەممەد شەڕیان کردووە لەسەر ئەوەی بتوان بگەنە لایەنێک لە لایەنەکانی دەسەڵات یاخود خواخوایان بوو بێ لەوانەی بانگشتێکیان پێ بگا. ئەم دەرگای بۆ کراوەتەوە اینجا خۆی بەدەم ئەو دەرگاکراوە نەڕۆشتووە، ئامادە نەبووە نزیکی دەسەڵاتێک بێتەوە کە دەسەڵاتێکی سەرکوتکارە، دەسەڵاتێکە پێشێلی مافەکانەکە بە تایبەتی مافی نەتەوەکەی لەو ئاستەیە لە گەڵایکاری کردووە کە بواری بڵاوکردنەوەیان پێداوە لەوە زیاتر نەیهێشت و تێپەڕ بێت. هەچ نووسەرێکیش لەسەر ئەو هێڵە بڕوات نووسینە و بیرکردنەوەیکی قوڵی هەبێ خوێندنەوەیکی زۆری هەبێ و دابڕاو بێ و لێبڕاو بێ بۆ کارەکەی فکرەکەی بە زیندوی ئەمێنێتەوە بە پێچەوانەیشەوە ئەوانەی کە خوان خستوتە پاڵ ئایدۆلۆژیایەک لە ژێر سێبەری و ئایدۆلۆژیایە خوان هێناوەتە پێش و خاوەنی دنیابینینی ڕاستەقینەنین هەرچەندە بانگە شەش بکەن بیر و بۆچوونەکان ئەپوکێتەوە ناتوانێت بەردەوام بێت. یعنی مامۆستا مەسعود محەممەد کە دەستی کردو بە نووسین وکو خۆتیش ئاماژە بۆ کرد لە گەشتی ژیانمدا ئەو پێویستی بەناوبانگ پەیداکردن نەبووە و لە دەست بەتاڵیشەوە نەبووە، لە خەمی نەتەوەیەک لە خەمی بێهۆشی نەتەوەیەک لە خەمی دواکەوتوی نەتەوەیەک کە گیرۆدە بۆ بەدەست چەندین گرفتەوە یەکێ لەوانە گرفتێکی ئایدۆلۆژی چەپیە کە هاتووە ناوچەکەی داگیر کردووە و یەکلایەنە ئەوێت کۆمەڵگای کوردەواری بەرەو ئاراستەیەک بە کە ماڵوێرانی دوای لێکەوتەوە. لایەنێکی تر کە ئەو ئەویست کۆمەلگاکەی لێ ڕزگار بکە دواکەوتووی نەخوێندەواری بووە، هۆکارێکی تر ڕزگارکردنی بووە لە ژێر چەپۆکی دەسەڵاتێکی ستەمکارە کە ویستویەتی نەتەوەیەک بە شێوەیەک لە شێوەکان بسرێتەوە و کولتور و ڕۆشنبیری یان بسرێتەوە یان لاوازی بکات. زۆر باشە دکتۆر، ئەم پاشخانە فکریەی مەسعود محەممەد پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەن مەونە باوکیشی بیرمەندێکی گەورەی سەردەمەکەی خۆی بووە، هەر بنەماڵەکەیان بە شێوەیەکی گشتی وە ژینگەی کۆیە و ئەو کاتەی کوردستان. بەڵام شتێکی تر هەیە، ئێمە لە دیدارێکی گروپی گوڵناردا لەگەڵ یەکێک لە هاوڕێکانی مەسعود محەممەدا پرسیارمان کرد، دەڵێ لە 1946 تا 1953 کاتە 7 ساڵ چۆتە خەڵوەوە، ینی بەس فکری کردوێتەوە. حتا فاروقی برای دەیگوت شەوان دەوری سەعات 2-3 شەو من و ئامۆزاکانمی بانگە کرد و میوەیەکمانە خوارد و ئەگینا ئەو هاتنە دەرەوە و پەیوەندی کۆمەڵایەتی ئەو شتانەی نەبووە. وە زێوەرخەتا بەر لە دیدارێکی ئێمەدا دەیگوت مەسعود محەممەد 276 ڕۆژ بەسەر یەکەوە بە ڕۆژوو بووە. دوایی نەخۆشی تەنگی پێڵچنیوە و ئەگینا نیازیە بوو هەموو ساڵەکە بەسەر یەکەوە بە ڕۆژوو بێ. مەبەستمەوەی ئەم جۆرە لە خۆ تەرخانکردن بۆ فکر، چونکە فاروقی برای دەیگوت بەس خەریکی فکرکردنەوە بوو، ئەی خوێندەوە و لە مەکینەی مێشکی خۆیان ئەیهێنا و ئەی برد، ینی بزانێ ئەمە وایە وانە، چکڵێ نە بە مطلقی فکرێکی وەرەگرت نە بە مطلقیش ڕەتیە کردەوە.
بەڵکو لە مێشکی خۆیان شتە زۆر چاکەکانی وەرەگرت و پاشتر لە فکری خۆیان دایە ڕشتەوە ئەیدایەوە بە دەوروبەر ئەم لایەنە تا چەند ڕۆڵی هەبووە لە فکری مەسعود محەممەد و بزواندنی فکریە یا نەخێر ئەوە پەیوەندی بە بنەماڵە و بە ژینگە و بە کەسایەتی باوکیەوە هەیە خۆی بمانێ و نەمانەوێت پاشخان ڕۆلی گەورە ئەبینێ بەڵام خۆی یەکێک لەوانی کە بەرپەرچی ئەوە داتەوە لە ئێمە ئەگەر بێت و هەموو شتێک بۆ ژینگە بگەڕێنەوە لە کاتی تاوتوی فکری مادی و مارکسیا باسی ئەوە ئەکات ئەڵێ ئەگەر ئێمە مادە بکەین بە خاوەن دەسەڵاتی ڕەها کەواتە کاریگەری مرۆڤمان پوچەڵ کردەوە کاتە مرۆڤ تەنها ئامێرێکە وەکو چۆن بیری مادی و فکری مارکسی کاریان لەسەر کرد ئەوسا دەوروبەر و ژینگە و هۆکارەکانی بەرهەمێنان هۆشیاری و فکریان دروست کردووە مرۆڤەکان هیچ نین تەنانەت کە لە میتۆدی بنەماگەراییە کە میتۆدێکی فکری و ڕخنەیە کاریگەرە بە ئەو فکرە پەتی مارکسی کە مادە ئەکاتە خاوەن دەسەڵات بەسەر مرۆڤ کارایی مرۆڤ پوچەڵە کاتەوە ناهێڵێت ئەوانیش ئەڵێن دەقی ئەدەبی بۆ نمونە ئەگەر نووسەریش نەبێت دەقەر دروستە بێت چونکە زمان وەکو سیستەم خاوەنی مرۆڤ لەنا ئەو سیستەمە زمانیا بیرەکاتەوە وەڵێن ئەگەر شکسپیریش نەبووایە یەکێکی تر دروستە بۆ وەکو شکسپیر بنووسێت مەسعود محەممەد خۆی ئەوە بەرپەچە داتەوە بڵێ بوونی لەو ژینگەیە ڕۆلی کاریگەری بووە باشە بەڵام ئەی باشە بۆچی کاک فاروقی برای وەکو ئەو نەبووە ئەو نووسەرە گەورە تەنانەت براکەی مەلای گەورە کە کاتە مامی مامۆستا مەلا نورەدین کاتە مامی مامۆستا مەسعود محەممەد بۆچی ئەو وەکو مەلای گەورە ئەو زانا گەور گەوری لێ دروست نەبوو من خۆم نەمەناسی ئەگەر بێت و یادەوەریەکانی دکتۆر مستەفا زەڵمی نەخوێندایەتەوە کاڵێ لەسەر دەستی ئەوە ئیجازەکەم وەرگرت و هەموو خەڵک دەستی کرد بە گریان لە پاش وفات بەڵێ بۆ نمونە دەڵێ هەفتەیەک بوو مەلای گەورەی کۆچی لەبەر ئەوە ئەبێ ئەو لە خۆبردەیە و توانەوەیە بۆ ڕۆشنبیری و بۆ خزمەتکردن و خۆشویستیەوەی پێوترێت لە مستەلاحی سۆفیەکانە عشقت بۆ ئەو بوارە وات لێکات لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیە لەگەڵ تەلەڤیزیۆنی عێراقیە کە ئیبتیسام عەبدوڵڵا بزان بەڵێ دیداری لەگەڵاکە ئەڵێ من خۆی ئەڵێ ئەستەهلیک البیجامە بکەثرە ئەڵێ لە ماڵوان پێڵێن ئەڵێ زۆر ئەیدڕێنی لەبەرەوە وەکو تۆڵی 24 ساعت دابنی شەونێشتە دەرەوە بخوێنێتەوە ئەوە بەرهەمی لێکەوێتەوە یەکێک لە فەیلسوفە هاوچەرخە گەورەکانمانەیە کە زۆر مەزنەوە زۆر کاریگەری هەیە بەسەر فکری هاوچەرخە و ناوی هایدیگەرە هایدیگەر چەمکێکی هەیە بە ناوی قەلق الوجود یعنی دڵەڕاوکەی بوون ئەڵێ ئەو مرۆڤەی دڵەڕاوکەی بوونی نەبوو ناتوانێت بەرهەمی هەبێ و ناتوانێت خزمەت بە دەوروبەرەکەی کات دڵەڕاوکەی بوون مەبەستی دڵەڕاوکەی نەفسی نییە کە ئینسان لە قەلەقا بژێ ئەو مرۆڤەیە کە وەکو تۆ وتت بەڕەهایشت وەرنەگری و بەڕەهایشت بەرپەش نەداتەوە بەڵکو بیری لێ بکاتەوە خەمێکی لەبەرا بێت دائیمەن حەز بە بۆشایەک بکات لە ناخیا هەیە و ئەوێت ئەو بۆشایە پڕکاتەوە هەستکات لە دەوروبەرەکەی بۆشایەک هەیە و خەلەلەکەی بێ ئەو بۆشایە پڕکاتەوە بێ ئەو کەم و کوڕیانە چارەسەر بکە بۆیە مامۆستا مەسعود محەممەد لە چوارچێوەی ئەو چەمکەی کە هایدیگەر ناوی ئەنێ دڵەڕاوکەی بوون کاری کردووە ئەو دڵەڕاوکەی بوونەی هەبووە بەردەوام بەرامبەر بە خودی خۆی بەرامبەر بە شارەکەی بەرامبەر بە دەوروبەرەکەی بەرامبەر بەو فکرە چەپەی کە کۆنتترۆلی کوردستانی کردووە و بە ئاقارێکی داخرانە بردوێتی و کە دوایش وەکو خۆی پێشبینی کردبوو ئەو شەڕە نەگریستەی ناوخۆی لێبوویەوە لە چیایە و لە ناو شارەکانیشە دوایی ئەوە واکە لە مامۆستا مەسعود محەممەد کە بەرهەمی هەبێت و بنووسێت تەنانەت چەندین کەسیکەی کە ناسیونی و توانای هەبوو هانداوە بنووسێ و بەرهەم بەجێ بێڵن هەر ئەوە نەبوو بەس بە تەنها بە خۆی و بۆستێ و کار لەسەر خۆی بکات زۆر باشە حتا بۆ نمونە لە یاداشتەکانی ئەماژە بە شتێک دەکات دەڵێ وەختی خۆی پیرە پیاوەکانی کۆیە کە دائنیشتن لە لای مزگەوت و لە کۆڵانەکانە کە باسی هاتنی دەجال و کەرەکەی دەجالیان دەکرد گوێیەکی لە ڕۆژهەڵاتە و گوێیەکی لە ڕۆژ ئاوا ئەڵێ باوکم دەیگوت فلانە کەس حاجی فلانە کەس سەیری فکری ئەو منداڵە بکە ئەو دەڵێ ئەگەر گوێی کەرەکەی دەجال ئەوەندە گەورە بێت و بێ لە ڕووی تۆ بینەر بۆ بەبێ خۆی چەنێک گەورە بێت دەجال
مانای وایە بە کۆڵانە تەسک و تروسکەکانی کۆیا تێپەڕ نابێ مەترسن ینی مەلای گەورەی کۆیش لەو کاتا دەستی کوڕەکەی بەزەکات وەکو جۆرێ لە شانازی دەڵێت سەیری عقلی ئەو مناڵەکەن کە زۆر لە ئێوە عاقڵترە ئێوە تەنها دوای جۆرێ لە ئەفسانە و وەهم و خەیاڵ کەوتون ینی شتێک نییە بە ناوی ئەوەوە حتا بۆ منە خۆشی لە شەرێکا دەڵێ ئیسا لە ئاسمان مەهدی لە ناوبیرانی بە جۆرێ لە جۆرەکان بە عقڵ ئەوەندە بیریان کردوتەوە کە مەجای وەرگرتنی خورافە و ئەفسانە و وەهم و خەیاڵیان لای خۆیان نێشتۆتەوە ئەم منداڵە جێی سەرنجی مەلای گەورەی کۆیە لەو تەمەنەشدا بڵێ جێی سەرنج بۆ خۆی سوودێکی زۆر گەورەی لەو ژینگە وەرگرتووە وە ژینگەش زۆر گرنگە بۆ پێگەیاندنی تاک بۆ پێگەیاندنی نەوەی نوێ ئێمە کە ئەڵێین مادە خاوەندە سەڵات نییە لەسەر تاک ئەبێت تاک سووتان و فەوتان و توانەوەی هەبێ بۆ معریفە و بۆ دڵسۆزی و بۆ ڕۆشنبیری بە شێوەیەکی گشتی ئەنجاتوانێژە دەست جێبێڵێ ئەو واتای ئەوە نییە وەکو مامەستا مەسعود محەممەد و منێکی کردومە بە تەوەرێک لە تەوەرەکانی کتێبەکەم کە یەک ئاراستە بینین وحادیەت نەظرم ناوناوە بە عەرەبیەکەی وحادیەت المەنظور یەک ڕوانگەیی ئەو یەک ڕوانگەییە ئەو کارێک کە مامۆستا مەسعود محەممەد لە جێ ڕاوەستاوەتەوە مرۆڤ کاریگەری هەیە لەسەر ژینگەکەی ژینگەکەش کاریگەری هەیە لەسەر مرۆڤ بۆیە تەنانەت خۆی بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ کاریگەر بۆ بەکانتەوە یاخود ئەگەر کاریگەریش نەبوو بێت هاوچوونێکی گەوریان هەیە ئەو ئەڵێ عەقڵ زۆر گرنگە بۆ گەشەی مرۆڤ بەڵام ئەو عەقڵەش لەگەڵ ئەوەیە پێویستە ئەو ناوی المثل الهادیە پێویستی بە نمونە ڕێنیشاندەرەکانە یعنی وەکو تۆڵەی مامۆستایەک قوتابخانەیە ژینگەیە کتێبێکی ئاسمانی ئەمانە هەمووی یارمەتی عەقڵەدەن لە گەشە سەندید لە بەرەو پێشچوون ئەو عەقڵە بە تەنها ناتوانێت پێش بکەوێت نمونەیەنێتەوە خۆی بۆی مامۆستا مەسعود محەممەد لەو بوارە ئەڵێ بۆ نمونە لەوانەیە ئەو هۆزە سەرەتایانەی ئێستا لە ئەمازۆن و لە جەنگەڵستانە دوورەکانە ئەژین لە سەردەمێ لە سەردەمەکاندا قەبیلەیەکی پێشکەوتوو گەشە سەندوو ببن توانی بێتیان برەو بە عەقڵی خۆیان بدەن بەڵام کە دابڕان لە دەوروبەری خۆیان عەقڵیشان ڕاوەستا بۆیە عەقلیان لە سەردەمی خۆیانە ڕاوەستاوە بەرەو پاشیش چۆتەوە بۆیە کاتێک ئەدۆزرێنەوە ئەو کەسانەی کە ئاندۆزنەوە هەستەکەن ئەمانە عەقلیان عەقلی مناڵێکی کۆمەلگاکانی خۆیانە لەبەر عەقلەکان ڕاوەستاوە لەبەر ئەوە کایەکە دوولایەنەیە هەم ژینگە کاریگەری لەسەر عەقڵ و هزر دروستەکە بە هەمان شێوە کرانەوە و خوێندنەوە و بە دواداچوون و دروستکردنی ژینگەی دروست عەقڵیش پێش ئەخات بۆیە ئەو لە یەکێ لە شوێنەکانە ئەڵێ چۆن دەوڵەت هەر وەکو مەسئلەی بابەت عەقلێکە بەرپرسە لە سەرکوتکاری ئەو دەوڵەتانەی کە سیستەمەکەیان سیستەمێکی سەرکوتکاریە کۆمەلگاکانیش کۆمەلگایەکی دواکەوتووە بێت بە هەمان شێوە هەر دەسەڵاتداریش بەرپرسە لە پێشخستنی ئەو کۆمەلگایانە ئەڵێ ئەو کۆمەلگایانەی کە زۆر پێشکەوتوو بوون دەسەڵاتەکە دەسەڵاتێکی ڕۆشنبیر بووە دەرگای بۆ کانت کردوتەوە دەرگای بۆ دیکارت کردوتەوە بۆ نمونە بۆچی ئەوروپا ئەو پێشکەوتنە گەورە بەخۆیەوە ئەبینێ لە دوای ڕێنساسەوە چونکە پێش ڕێنساس زانەکان ئەسووتێنرێن بەڵام دوای ڕێنساس میرنشینەکان میرەکان خۆیان دێن دەرگا دەکەنەوە دەرگای کۆشکەکانیان دەکەنەوە بۆ زاناکان تۆ کتێبەکەی کانت بخوێنەرەوە نەقد العەقل المەحض ڕخنەی عەقلی پەتی بزانە پێشکەشی کێی کردو پێشکەشی میری پرووسیای کردو میرنشینی پرووسیای کردووە بە گەورەم بە مەزن ناوی ئەبات ئەوە مانای ئەوە نییە کە کانت کەسێکی کاسە لێز بووە یان کەسێک بۆ لە بەردەرگای دەسەڵەتدار و سوڵتانەکانە ڕاوەستاوە نەخێر ئەوان بە خۆشحاڵیەوە دەرگایان بۆ کردوتەوە کە بێن ئەو زانست و معریفە و فەلسەفەی پێیانە بیگەێنە نەوەکانی خۆیان و بیگەێنە کۆمەلگاکە بۆی کۆمەلگاکان پێش بکەوێت تەنانەت داگیرکەرێکی وەک ناپلیۆن کە پرووسیا ئەو پرووسایی کە کانت کتێبەکەی پێشکەشی میرەکە و میرنیشتێنەکەیەکات کە کاتێک کێت پرووسیا داگیرەکات و زەلیلیشانەکات یەکەم کاری چیەکات بانگهێشتنامە نێرێ داوەتی گۆتەی فەیلسوف و شاعری ئەڵمانێک ئەڵێ بیبینم چونکە ناپلیۆن پێشەوەی کەسێکی داگیرکاریان غازی یاخود سەربازی بە کەسێکی ڕۆشنبیر بووە کە دێت بۆ میسر پێشەوەی بێتە میسر لەگەڵ خۆیان چاپخانەیەک دێت لەگەڵ خۆیان مەجمەعی علمیە کاتەوە لەگەڵ خۆیان کارمەندی کارکەری سەر چاپخانەکەش هێنێت
بەڵێ ئەو بۆ مەبەستی خۆی بووە بەڵام مەبەستم لە کای ڕۆشنبیریەکەیە کە چەند ڕۆڵ ئەبینێت لە بەرەو پێشبردننی عەقڵا بۆیە لەگەڵ ئەوەی کە گۆتە بە کاریگەری کانت یەکێکە لەوانەی کە ڕۆڵی هەبوو لە دایکبوونی ئەڵمانیا یەکگرتو چونکە ئەو لەو سەردەمەی کە گۆتە و کانت نووسینیان نووسیوە زمانی ڕۆشنبیری و زمانی زانستی و زمانی جیهانی زمانی فەڕەنسی بوو ئینگلیزی نەبوو لەو کاتەیە تەنانەت لە ناو میرنشینی پروسیایە و میرنشینە ئەڵمانیەکانە زمانی ئەدەب و زمانی گفتوگۆ زمانی فەڕەنسی بووە تەنانەت لەو کاتەشا گۆتە و کانت دێن بە تایبەتی گۆتە بەرهەمە ئەدەبیەکانی بە ئەڵمانیا نووسێت لەگەڵ ئەوەشا ناپلیۆن زۆر سەرسامە بێبێ داوای دانیشتنەکە لەگەڵا و لەگەڵا دانیشێت ئەمە لە هەموو سەردەمێکا وا بووە ئەگەر بێت و لایانی پەیوەندیدار ئەوەی کە ئەو ناوی ئەنێت المثل الهادیە مامۆستا مەسعود محەممەد یعنی نمونە ڕۆشنکەرەکان نمونە پیشاندەرەکان نەبێت ئەو عەقڵ و ڕۆشنبیریە لە چوارچێوەیەکی تەسکە دائەخرێت و گەشە ناکات تۆ تەماشا بکە لەو کاتێک کە دەوڵەتی ئیسلامی حەزارەتی ڕۆشنبیری شارستانی ئیسلامی ژیاری ئیسلامی لە گەشە سەندنا بوو خەلیفەکان خۆیان خانەی بڵاوکردنەوە و خانەی وەرگێڕانیان دامەزران مەرسەدی فەلەکی گەورە گەورەیان دروست ئەکرد لە مەئمون و معتەسەمەوە بگرە هەتا ئاگاتەوە خەلیفەکانی دەوڵەتی ئەندەلوسی هەموو بەرهەمە گەورەکان و زەخمەکان کە نووسراوە بە ئیمامی رازیتەوە بە ئیمامی غەزالیتەوە بە بەرهەمە گەورەکانی ئیبن هەیثەم لە ڕووی لایانی زانستی تیشک و ئەوانەوە کوڕەکانی ناوی چییە کە لە مەرسەدەکەی ئەوە ئیشان کردو مەئمون مفەسیرە گەورەکان ئیبن ڕوشد کام لە رازی فەخری رازی کە بەرپرسی خەستەخانەکانی دەوڵەتی عەباسی بۆ لە بەغداد و فەیلسوفێکی گەورە و زمانزانێکی گەورە و ئەدیبێکی گەورەش لە هەمان کاتە هەمووی دەوڵەت خانەی مەزنی بۆ کردوونەتەوە و بودجەی گەوری بۆ تەرخان کردن و دەستی واڵا کردوون لە بڵاوکردنەوە لە نووسینا ئیبن سینا بە هەمان شێوە و تۆ تەسەورەکەی چەندین نووسەر کە دژی فکری ڕسمی دەوڵەت کاریان کردو ڕێگان تێدراوە کە ئەگەر وانە وایە چۆن فەلسەفەی یۆنانی تەرجەمە ئەکراو بۆ زمانی عەرەبی و لە زمانی عەرەبی و دیستان پەخش بکرێتەوە بە هەموو جیهانە لەبەر ئەوە عەقڵ بە تەنها خۆی ئەگەر لە چوارچێوەیەکی تۆ ئەزانیت هەر لە ناو دەوڵەتی ئیسلامیە ئەحمەدی کوڕی حەنبەل هەیە کە دیفاع لە سوننە ئەکا و معتەزیلەکان هەن کە دیفاع لە عەقڵ و عەقڵگەراییەکەن و ئەیانەوێ عەقڵ بکەنە پێوەرێکی سەرەکی بۆ وەرگرتنی شتەکان قاضی عەبدولجەبار هەڵەکەوە بۆ مەزنی خۆیەوە کە ڕۆڵێکی گەورە ئەبینێت ئەو کاتەی کە سەرکوتکاریەتە ئاراوە و لایەک بەسەر لایەکە دەوڵەت ئەبێتە تەرەفێک ئیتر ئەو کاتە دەوڵەتیش ئەڕوخێت و دا ئەوە ئەبێت ینی تووشی ئینیارە بێت دا ئەڕمێت ئەو کاتێک کە دەوڵەت ئەبێتە لایەنگرێک و دژی لایەنێک ئەوە بوو کە دەوڵەتی یان شارستانی ئەباسیەکان ژیاری ئەباسیەکان ئیتر بنەمای مانەوەیان لە دەستدا بۆیە هێرشێک دێت شەپۆلێک دێت ڕەشەبایەک دێت بەرگەی ڕەشەباکە ناگرن ئەگەر ئەو کایە زیندووەی کە لە خەتی پێش ئیمام ئەحمەد بنی حەنبەلەوە دەستی پێکردووە لەو لاشەوە لە واصلی کوڕی عەتاوە دەستی پێکردەوە هەتایەتەوە لە لای معتەزیلەکان تا قاضی عەبدولجەبار و طبعا لە حەسەنی بەسری واصلی کوڕی عەتایەتەوە بۆ قاضی عەبدولجەباری معتەزیلی لەو لاشەوە خەتەکە دەست پێ دەکات و بە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل کۆتایی پێدێ و دواتر ئیبن تەیمیە لە تەرزێکی ترا زیینوی ئەکاتەوە ئەگەر ئەو بەردەوام بوایە ئەو زیندواتیە و ئەو داهێنانە گەورانەی کە لەو سەردەمەیە داهێنران چەندین کەڵەزانای گەورە چەندین داهێنانی گەورە لە بواری تۆ تەسەورەکەی لە سەردەمی مەئمونە پێوانەی نێوانی زەوی و مانگ لەو کاتەیە کراوە دۆزراوەتەوە کە چەندێک بەسافەکان دوورە هاتوون لەو کاتەیە ئەزمونگەرایی لەو کاتەیە سەری هەڵداوە دروست بووە لە سەردەمی دەوڵەتی عەباسیدا دێن لە چیای سنجارەوە کە ئەو خاڵیان نازام لەو کاتێ وردەکارێکە دۆزیوەتەوە پیاوانە ئەکەن کە مانگ چەندێ لە زەویەوە دوورە و چەندین داهێنانی مەزن لە بوارەکانی بیناسازیە لە بوارەکانی ئاودێریە ئاودێری دەوڵەتی عەباسی گەیشتە ئاستێک کە ئەو دەوڵەتە بڕوا بڕێوە ئەگەر بەرهەمێکی زۆرت نەبێ خۆکو ئێستا نەبووە جوڵەی بازرگانی و کەشتی و فڕۆکە ئەوە خێرایی بێ ئەو دەوڵەتە بەچی ئەڕۆی بڕێوە بۆ یەکە مەغۆلەکان دێنە بەغداد یەکەم کار دەیکەن تێکدانی سیستەمی ئاودێری بووە جا مەبەستەکەم مامۆستا مەسعود محەممەدە
مامۆستا مەسعود محەممەد لەو پاشخانەوە ئاگاداری هەموو ئەو کایەکە نەبووە ئەگەر تۆ بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد خوێنیتەوە و بەورتر گەشتی ژانی ئەبینی چەند مێژوزانێکی مەزن بووە، چەند ئاگای لە مێژوو بووە، مێژووی فکری ئیسلامی، مێژووی فکری کۆن، مێژووی کۆن و مێژووی نوێش، یعنی یەکێکە لە هەرە شارەزاترین کەسەکانی مێژوو بۆیە یەکێکی تر لە هۆکارەکانی مانەوەی بەرهەمەکان و فکری مامۆستا مەسعود محەممەد بە زیندویی قوڵایی بەرهەمەکانێتی زۆر خوێندنەوەیەتی. تۆ کە مامۆستا مەسعود محەممەد خوێنیتەوە بەرهەمەکانی مامۆستا مەسعود محەممەد خوێنیتەوە لە هەمان کاتا مێژووە خوێنیتەوە، لە هەمان کاتا ئەدەبە خوێنیتەوە، لە هەمان کاتا ڕخنی ئەدەبی خوێنیتەوە، لە هەمان کاتا زمانەوانی و زانستی زمانەوانی خوێنیتەوە، لە هەمان کاتا فکر و فەلسەفە خوێنیتەوە، لە هەمان کاتە بیری نەتەوەیەتی خوێنیتەوە. من بەسمەوە نییە من بێم لەم دانیشتەیە مامۆستا مەسعود محەممەد بەرگێکی پیرۆزکردنی پێبەخشم و خۆشی دژی ئەو جۆرە لە فکرکردنەوەیە و من کە بەرهەمەکانیشم خوێندوێتەوە لەوانەیە هەندێک سەرنج و تێبینیم هەبێت لەسەر بەرهەمەکانی، هەندێک نایەکانگیری ببینم لە نێوانی بیرکردنەوەی کۆتایەکانی تەمەنیا و سەرەتاکانی تەمەنیا و شتێکی ئاساییشە ئەوە و هەمووشمانەکەوینە هەڵەوە و خۆشی یەکێک لەو کەسانی کە دیفاع لە هەڵەو کەم و کوڕی ناکات. دکتۆر شتێک لە فکری مەسعود محەممەد و نووسینەکانیە هەستەکەم ینی زنجیری فکر و بۆچوونی ڕاستەوخۆ تا ڕادەیەک هەوڵی داوە بە مطلقی بەسێتەوە بە حەقیقەتەوە، واتە تەنانەت مەسعود محەممەد قسەی فەیلسوفێک، قسەی نووسەرێک، قسەی سیاسیەک، تەنانەت فرموودەیەکی پێغەمبەریش صلی الله علیه وسلم ناکاتە بەڵگەی قسەکانی خۆی، چونکە ئەگەر لە 1950 فرموودەیەک باو بوو بێ لە 2000 زانایەکی بواری فرموودە هەڵسێ بڵێ ئەم فرموودەیە زەعیفە، ئەو کاتە فکری مەسعود محەممەد پوچەڵ دەبێتەوە، ینی هەڵدەوەشێتەوە. مەبەستمەوەیە زۆر بە کەمی کاریگەری فکرێک، ئاینێک، ئایدۆلۆژیایە قسەی زانا و فەیلسوفێک لە فکری مەسعود محەممەدا ئابینرێواتە هەوڵی داوە شتەکان بەرەنجامی فکری خۆی بن، بیر بکاتەوە، عەقڵ بخاتە گەڕ، تەنانەت بە عەقڵ و بە فکریش سەیری دیاردەکانی دەوروبەری خۆی و تەنانەت زۆر جا سەیری ئاینیش بکە. پێت وانییە ئەمە سەبەبی نەمری فکر و بۆچوونی مەسعود محەممەدە؟ مرۆڤ هەرچەند مەزنیش بێت ئەگەر بێت و سوود لە خوێندنەوەی تر لە بەرهەمی تر لە ئەزمموی تور نەگرێ گەشە ناکات. خۆی تەمەناڵێ دەڵێ بەردەوام ئەی خوێندەوە، بەڵام دکتۆر من بۆم بێم لە کتێبێکمان بڵێم دکتۆر یادگار لەطیف وای نووسیوە لە ناو کەوانەیەکدا بیهێنم دوو خاڵی بۆ بکەم لە پەراوێزیا بۆی دابنێم بڵێم سەرچاوی ئەو کتێبەکە ئەوەیە لاپەڕاوەندێ سبەینە دووسبەگە جەنابەت بۆم نام کتێبە پەشیمان بیتەوە لە یا بڵێ کاکە من نەم پێکاوە ڕاستەوخۆ کلێنێکی گەورە دەکەوێتە نێو نووسینەکەی. بەڵگەی زانستی جای ئەوەی کە پشت بەسی بە فکری کەسێکی تر جای ئەوەی جەنابەت لێ پشت بەسی بە فکرێکی تر و بەڕەهایی ئەوی لە ئەو نەبووە، لەبەر ئەوەی ئەو خۆی کاری لەسەر ئەو هێڵە کردووە کە مرۆڤ بەردەوام بخوێنێتەوە بە دوواداچوونی هەبێ ئینجاوەکو لە هزر و بیری خۆیان بڵین تەتەڵی بکە، پاڵفتەی بکە، ئەو کاتە جارێکی تر بیخاتەوە بازار و بیفرۆشێتەوە بە خوێنەر. ئەگینا هیچ کەس وەکو پێم وتی ئەگەر هەچەند فکرەکان، بیرەکان، هزرەکان دەوڵەمەنیش بێت داخرا و لە سوچێکە دەرگای لەسەر داخرا ئەپوکێتەوە. ئەو کاریگەر بووە، من کاریگەریەکان ئەبینم کاریگەر نەبوو بێ یعنی بەڕاستەوخۆی بە ناڕاستەوخۆیی لەگەڵ غەزالیە لێکچوونێکی زۆری هەیە، لەگەڵ کانتا لێکچوونێکی زۆری هەیە، لەگەڵ هایدیگەرایەتی هیچ معقول نییە ئەم بیرمەندە گەورە ئەو بیرە مەزنانی خوێند بێتەوە، ئەو بێ هەموو فکری مارکسی بخوێنێتەوە. ئەی چۆن ئاگای نەبووە لە ئەو فکری کە لە ئەوروپای لەو کاتە دژی ئەو فکرە ئیشی کردووە کە فکرە کراوەکە بووە، فەلسەفەی میسالی ئەڵمانی بۆ لە پێش هەمویانەوە بۆ نمونە. و پاشانیش مەسەلەی کاریگەربوون بە دینەکان، ئەو کاریگەر بووە بە ئیسلام بە تایبەتی بە قورئان، بەس وەکو جەناب دەڵێ ئەو کەسێکی سادە نەهاتووە بێ بڵێ ئەو ئاتەوا ئەڵێ و کەواتە ئاوهایە، ئەو هاتۆ بە منطقی بە ڕۆحی قورئان کاریگەر بووە. قورئانی پیرۆز پێش هیچ شتێک ئیشی لەسەر ئازادکردنی عەقڵ کردووە. مامۆستا مەسعود محەممەدیش گەورەترین کارەکەی بریتێ لە ئازادکردنی عەقڵ. قورئانی پیرۆز بزانە تەنانەت لە سورەتە مەکیەکانە باس دەچێکە ئینا وەجەدنا ئاباءنا عەلی ذەلیک وئینا عەلی ئاثاری مهتەدون. قورئان دژایەتیەوەیەکە ئێمە بیر ناکەینەوە، باو باپیرمان لەسەر ئەم ڕێچکەی ڕۆشتون ئێمەش بەردەوام بووین. قورئانی پیرۆزەوە بەرپەرچە داتەوە، تەماشای ئەلفاظ و وشەکانی تەدەببور و بیرکردنەوە کە لە قورئانی پیرۆزە چەند زۆر هاتووە. لەبەر ئەوە مامۆستا مەسعود محەممەد بە مەنهەجی قورئان کاریگەر بووە. ئەو مەنهەجە قورئانیش مەنهەجێکی مرۆڤایەتیە و لە مێشکی
هەموو کەسێکی ئازادە ئەبیندێت و جێبێتەوە لەبەرەوە بەشێکە لە فیترەتی مرۆڤایەتی بەشێکە لە پێکاتی مرۆڤایەتی. بۆیە منوتم ئەگەر بێت و بمانەوێ فەلسەفە و بیری مامۆستا مەسعود محەممەد بیرکەینەوە لە هۆشیاریە کورتکەینەوە ئەتوانین لە هۆشیاریە کورتیکەینەوە لە بەگشدا چوونەوەی دۆگمایی و چەقبەستویە کورتیکەینەوە. قورئانی پیرۆزیش لە هەموو شوێنەکانیە بە سوورەتە مەکی و سوورەتە مەدەنیەکانیەوە بە هەموو چیرۆکە قورئانیەکانیەوە کار لەسەر ئەوە دەکاتەوە مرۆڤ چەقبەستوو نەبێت و شوێنی بیر و بۆچوونی باوکو دایک و باپیر و حیزبەکەی و دەوروبەرەکەی نەبێت کوێرانە بەڵکو لە ئەنجام ئەگەر کاریگەریش بوو لە ئەنجامی بیرکردنەوە و پاشان قەناعەتی خۆی کاریگەر بێ و بچێتە سەر ئەو کایە. تۆ تەماشای بکە ئەو کە لەو ژینگە ئاینێ گەورە بووە قورئانی پیرۆزی هەر بە مناڵی خوێندوێتەوە و یەکێ بوو لە هەر عەرەبی زانە باشەکان. بۆیە ئیبراهیمی بتشکێندێت کە بەرپەرچی بیرکردنەوەی باپیری ئەبێتەوە باو باپیرانی ئەبێتەوە و کۆمەلگاکەی بێتەوە کە ئەڵێ ئێوە بت ئەپەرسن بۆچی ئەیپەرستن وەڵامە باو باپیرمان پەرست تاخروانیە دێت هەموو وەکو چیرۆکەکە هەمومانەزانین دەیانشکێنێ و گۆرەکانی هێڵێتەوە بەس تەنها لەبەرچی لەبەر و بیرکردنەوەیان بجوڵێنێ. مامۆستا مەسعود محەممەدیش لە هەموو کایەکانیە کاری کردووە لەسەر ئەوەی ئەو چەمە یاخود ئەو گۆمە مەنگەی بیری مرۆڤەکان بشڵەقێنێت. هەموو مرۆڤێک تا ڕادەیەک زۆر بیان کەم خاوەن بیرە خاوەن هزرە خاوەن عەقڵە بەڵام کە وەستا ئەپوکێتەوە بۆ گەنەکە ئەو کاری لەسەر ئەوە کردووە لەبەری بڕوات لەبەر ئەوە کاریگەربوونەکەی کاریگەریەکە بە منهەجی قورئانی پیرۆز و منهەجی ئیسلام بە شێوەیەکی گشتی. ئەگینا ئەویش لە چەندین شوێنە بۆ هەندێک کایەی زانستی پەتی بەڵگەی هێناوەتەوە و بەڵگەکانیشی خستوەتە بەردەم کەسەکان بۆی کە نەتوانن بە هیچ شێوەیەک تانە بدەن لە تێز و لە تێڕوانین و لە بیرکردنەوە. زۆر باشە وە کۆلەکۆ تا پرسیاری ئەم بەشیەکەمە پێشبینی و دووربینیەکانی مەسعود محەممەد ینی خێزانەکەی لەو دیدارەی ئێمەدا دەیگوت لە 1940ەکانە لە چلەکانە لە 1940 بەدواوە خەڵک سوێنی بەسەری ستالین ئەخوارد بەڵام ئەو دەیوت ستالین زاڵم و ستەمکار و گەندەڵێکە و زۆریش بڕناکە تەنانەت سەری حکومەتەکەشی بە قوڕاکە. بۆ منە بۆ گۆرباچۆفی مەزن ئەنووسێ و پەرستڕۆیکاکەی بۆ ئەنووسێ پێشبینی هەڵوەشانەوە و ڕوخان و هەرەسی ئەم ئیمپراتۆریەتە زەبەلاحەدەکە و زۆر پێشبینی تریشی هەن لە کتێبەکانی هەستەکەی کە ئەم پیاوە چەندێ دوور ڕوانیوێتی چەندێ دووربینانە شتی خوێندوێتەوە لەبارەی ئەم بوارە فکریە کە چووکە ئینسان تا عەقلی نەخاتە گەڕ و فکر نەکاتەوە نازانێ بۆ منە سبەینێ ئایا بۆ منە تەنانەت لە کشتتوکاڵی ئەم دەشتی شارە زۆرەی خۆشمانە جوتیارەکان چووکە تا ڕادێ فکریان کردوێتەوە زان کە ئەم پەڵە هەورە بارانی پێوەیە یانە یا بۆ منە ئەم ساڵێکی وشکە یان بە بارانە. ئەم بوارەی فکری مەسعود محەممەد پێشبینی و دووربینیەکانی جەنابتان لە کتێبەکانتانە یا لە فکری مەسعود محەممەدا چۆن لە یەکێ دەنەوە؟ ئەو ئەنجامی یەکەم خوێندنەوەی زۆری دووەم دنیابینی هەر بە واتای ڕوانگە فکریەکە نا تەنانە ڕوانگەی سەفەریش ئەو لەبەرەوەی لە کاتێکی زووە بۆتە ینی من ئەمەوێ ئەوە بڵێم کە پێشبینی و دووربینی یاخود عەقلی کراوە و دەوڵەمەنی شتێکە بەشێکی خۆڕزگ بێ چەندین بەشی ئەنجامی ئەزمون و دنیابینی و سەفەر و خوێندنەوەیە. ئەوە نیە مرۆڤەکان وەکو شێخێکی تەریقەت باوکی ئەمرۆ یەکسەر بێتە جێگەی و تەواو تا دوێنێ بۆ ئاگای لە دین نەبوو ئەمڕۆ بێتە وەکو ماوەسای خوا ئەبێتە ئەولای خۆ و مامۆستا دکتۆر مستەفا زەڵمی باسیەکە تا دوێنێ بوو ئاگای لە دین نەبوو ئەمڕۆ بە شەو ڕۆژێک کەمتر یەکسەر بێتە شەڕێکی تەرقەت و دەستی ماچەکری و غەی بەزانێ و شتەگەزانێ. ئەمەوێ ئەو خاڵە زۆر ڕوونکەینەوە کە بەڵێ دووربینی بووە پێشهاتەکانی بینیوە خوێندوێتیەوە بەڵام ئەمە لە ئەنجامی ئەوە نەبووە کە وەکو غەیبزانیەک وەکو زیرەکێکی خۆڕسکی ئەم لە ئەنجامی ئەزمموی زۆری ژیان و زۆر خوێندنەوە و وەکو جەنابیش ئاماژەت بۆ کرد دابڕان بۆ خوێندنەوە ئەوەی کە ناومان نا دڵەڕاوکی بوون لە جیاتیەوەی کوهای دیگەر ڕەڵێ خەڵکەکان ئەچن کاتی خۆیان بە تەماشاکردنی لەوانەیە یاریەکیان نمایشێکەوە بەسەربەری ئەو دڵەڕاوکی لەوەیە ئەوان پڕەکەنەوە ئەمان دێن بە معریفە پڕێکەنەوە بە خوێنەوە بە دوواداچوون لەبەر ئەوەی ئەم لە ژینگەی کۆیە ئەو کاتەش کۆیە سنتەرێکی گەورەی ڕۆشنبیری بووە تەنانەت مەلیک خۆی مەلیک فەیسەڵ هاتووە سەردانی کۆیی کردووە و لە خوتبەی باوکی ئامادە بووە بە ڕەحمەت بێت
ئەوە کەم نییە دنیابینین و فراوانێک پاشان دێتە هەولێر لە ماڵی مەلافەندیا مەلافەندیشی کەسایەتی گەورەکانی شاری هەولێر کتێبخانەیەکی گەورە و کەسایەتێکی بزنی ئەو کاتی ناوچەکەش بووە ئەمە ئەو هەموو کەسایەتی ئەو پیاوە مەزنە لەگەڵەیە ئەوەنە تر بەرچاوی ئەکاتەوە پاشان خوێندن لەو سەردەمە زوویە یەکێکە یەکەم وەجبەی دەرچوی بەشی حقوقن لە بەغا لەو کاتەیە بەغدای ئەو کاتە و بەغدای پێشکەوتن و بەغدای سەقافەت و بەغدای ڕۆشنبیری و بەغدای کرانەوەی ئەو کاتە بەڕۆی دنیاە کە بە جیاوازی عێراقی ئۆتوانی بچی بۆ کوێ بچی لەو کاتەیە بە پەساپۆرتی عێراقیەوە خوێنی لەوێ تەواو کرد ئەوەش کەواتە دنیابینێکی تر بووە پاشان ئەبێتە ئەندامی ئەو کاتەی پەرلەمانی سەردەمی پاشایەتی لە عێراقا ئەمەش دنیابینی بۆ کاتەوە سەفەری بۆ کاتەوە دنیا خەڵکێکە بینێ و وڵاتانی تر وەک خۆیەڵە لە گەشتی ژانوە چۆتە ئەڵمانیا و چۆتە وڵاتەکانی تر کە ئەبینێ لە ئەڵمانیا حیزبە چەپەکان ئەو فکرە چەپە ڕاستە و خۆپەتی مارکسی کە مارکس لە سەدەی نۆزدەیان نووسیوێتی بۆ ئەم سەردەمە ناگونجیە و گۆڕانکاری بەسەر بیرەکەیانە ئەهێنن و بابەتی دین بە زیندوی لە ئەوروپایانێ ئەبینێت بابەتی ئاینی بە زیندوی بابەتی نەتەوایەتی بە زیندوی لە ئەوروپایانێت و دێتەوە کوردستانیش دەبینێت بیری چەپ لە کوردستانە بەڕەهایی ئاین بەپەرچەداتەوە بە ڕەهایی بیری نەتەوایەتی بەرپەرچەداتەوە زۆر ئاسانی ئەتوانێت پێشبینیەوەکە کە ئەم بیرەی ئێوە ڕۆڕێگەیەکە ڕوا ڕێگەکەی داخراوە پوکانەوە زیاتری شتێک ترتان نیە لە ڕێگەیە چونکە ئەو لەو سەرەوە هەم بە خوێندنەوە و هەم بە واقعی ژێو شتەکانی بینیوە تۆ خۆت لە بۆریستیکایە ئاماژە بەوەکە ئەڵێ فکری مارکسی لە چۆن ئەتوانێت لە وڵاتێکی پێشکەوتووە فکرە مارکسی پەتیەکە گەشە بکات ئەڵێ میرێکی سەردەمەکانی تاریکی سەردەمی چاخەکانی ناوەڕاستی ئەوروپا کە دواکەوتوترین سەردەمی ئەوروپایە بیهێنا ناتوانێت شەو ڕۆژێک لە شوێنی مانەوەی ئاغایەک لە ئاغاکانی کوردستانە بمێنێتەوە لە ئەوەی چی پێڵێن میوانخانە دیوانخانە دیوەخان ئەڵێ دیوەخانی گەورەترین ئاغای کوردستان بێنە میرێکی سەردەمی چاخی ناوەڕاستی ئەوروپا ناتوانێت لە یابژی ئەمە فەقیر و هەژار و دواکەوتووە بە بەراورد بە ئەوروپای سەدەکانی ناوەڕاست ئەڵێ جوتیارێک لە هەمبورگ هەروە ئەڵێ مامۆستا مەسعود محەممەد وازم بەڵێ ناوی هاینزە شتێکی وایە جوتیارە زەوی هەیە دەوڵەت یارمەتیەدا ئامێری پێیاوە لە گونجاژی تراکتۆری پێشکەوتوی هەیە زەویەکەی ئەکێڵێ بەرهەمەکەی ساغە بێتەوە ئێوارەی لە جوان خۆی گۆڕێ و لە کەسێکی خەڵکی شار پۆشتە و پەرداختر و وێتە شاریش و ئەچێتە قەراخی دەریاش و چێتە شوێنەکانی ڕابواردن و ژیانێکی خۆش بەسەرە بە ئەمە لەکوێ ئەتوانێت فکری مارکسی پەتی فکری چەپی پەتی لەو خاکەیە جێبێتەوە لە خاکێکی وێرانەی وەکو کوردستانە نەبێت کە نەخوێندەواری و شەڕی بڵێن شەڕی هۆزگەرایی تەنگی پێڵچنیوە لەبەر ئەوە بەڵێ پێشبینی هەبووە تەنانەت کە ئینتیفازەکەش ڕوو ئەدات دەسەڵاتی دەوڵەتی کوردیش دەبینێت قسەیەکی زۆر جوانی هەیە هەر لەشتا لە سەرەتاکانە لە سەرەتای نەوەدەکانایە وازام لە 94 و لەوانەیە لە من هەموم الحیات باسیەکە کە دوایش بە کوردیەکەی لە پەرۆشی ژیانە ئەوە کراوە ئەڵێ من بم لە جیاتی حکوومەتی هەرێم بەڕێوەبردننی وڵات دەدەمە یەکێک لە کۆمپانیەکانی وڵاتە ئەسکەندناڤیەکان ئەڵمانیا و فەڕەنسا و دانیمارک و بە تایبەتی نەرویج و ئەوانە سوید و نەرویج و ئەوانە وڵاتە ئەسکەندناڤی زۆر باشتر و بە تێچوونێکی کەمتر وڵاتەکەت بۆ بەڕێوە بن ڕاستە ئەوە تا ئێستا بە چاوی خۆمانەی بینین بەڵێ لەبەر ئەوە ئەنجامی ئەزمون خوێندنەوە بە دوواداچوون بەردەوامی وای کردووە لەو کەسێکی دووربین بێ کەسێک بێ پێشادەکان ببینێتەوە دکتۆر یادگار لەتیف شارەزووری لە بەشی دووەمدا درێژە بە فکر و ئەزمون و تێڕوانینەکانی بیریاری گەورەی کورد مەسعود محەممەد دەدەین زۆر سپاس دەکەم سپاس سەرکەوتوو بن بینەرانی عزیز و خۆشەویست لێرەدا بەجێتانەیەڵین و لە بەشی دووەمی دەواازەیەک بۆ فکری مەسعود محەممەد پێتانەگەینەوە تا ئەو کاتە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ